قررت المحكمة الاتحادية العليا ما يلي: دادگای باڵای فیدرالی 24 ئەیلول بڕیاری هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی دەرکرد. ئەمەش دوای ئەوە دێت کۆمەڵی دادگەری لە 8 ئایار و 5 مانگ بەر لە ئێستا لەو ئەنجومەنانە کشایەوە. سەرەتا وەکو ئەوەی کەوا ئاگادارە بە دۆخی کوردستان و ئەو پێشهاتانەی کەوا بۆی تووشی ئەبێت دیار بوو ئەیزانی کەوا ئەم دەستگای کە ئەنجومەن پارێزگای هەولێرە کە هەڵەوەشێتەوە و دەستگای ترشی بەدوادادێ بۆی بڕیاریداکەوە فراکسیۆنەکانی لە ئەنجومەنی پارێزگاکان بکشێنێتەوە وە لە حکوومەتی خۆجێیش و لە پەرلەمانیشە بە هەمان شێوە. ئیتر ئەو بوو بە یەک ئەو دامەزراوان بەدوای یەکداوە هەڵوەشێنرانەوە ترشی بەدوادادێ بۆی ئێمەش وەکو یەکەم فراکسیۆن لە هەولێر کەوا دەستمان لە کار کێشایەوە و بڵێن بڕیارەکەمان جێبەجێ کرد. پارێزگاری هەولێر لەبارەی بڕیارەکەی دادگای فیدرالیەوە ئەوە ناشارێتەوە کەوا ئەو بڕیارانە سیاسین لەبارەی مامەڵەکردنیشیان لەگەڵ بڕیارەکە دەڵێت چاوەڕێی بەرپرسانی باڵای هەرێمین. بەتاکید ئەو بابەتانە ئەمە لە بڕیاری دادگای فیدرالی خۆ وازحە کە ئەو بڕیارانەی بوونە لە ڕابردوشدا بڕیاری یاسایی نەبوونە ئەوەندەی بڕیاری سیاسی بوونە. ئێمە چاوەڕوانین لایەنە پەیوەنددارەکان ئەنجومەنی وەزیران بزانین بە چ جۆرێک بەرخورد لەگەڵ ئەو بڕیارە دەکەن، ئایا بە چ جۆرێک تەعاملی لەگەڵ دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە فەرمیەکانی ئێمە سەرووی ئێمە بە چ جۆرێک تەعامل لەگەڵ ئەو بڕیارە بکاتن، ئێمە بەو جۆرە ملکەتی یاسا دەبین. هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە دادگای باڵای فیدرالی عێراق پێشتر بە بڕیارێک پەرلەمانی کوردستان و حکوومەتیشی بە هەڵوەشاوە لە قەڵەمدا و لە ئێستاشدا هیچ یەک لە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان و حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانیش شەرعیەتیان نییە و هەڵوەشاون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.